کەسێک کە هانتان بدا و پەمپتاندا دەی بڕژێنە سەر شەقام بڕژێ زۆر خەڵک ڕژایە سەر شەقام بەرهەمی چییە بگەڕینەوە لای خوا براکانم لە خۆمانەوە دەست پێ بکەین تەوبە بکەین دڵنیابن هەموو مەوزوعەکان بەدەست رب العالمینەوەیە يذل من يشاء ويعز من يشاء ئەی نابینن نابیستن کەسێک لە قیمەی دەسەڵاتدایە لە خلالی چەند سەعاتێ خوای گەورە دێتە ئەسفەلە سافلین ئێمە گەر خوای گەورە نەبێت چۆن وا دەکرێت قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير هەمووی بەدەست خوا لەگەڵ خوا بە خوا سەرت دەخا پشت لە خوا بکەی خوا پشتت دەشتێت بەنو ئیسرائیل تۆپ و تەیارەیان نەبوو بەڵام ڕوویان کردە خوا شوێن پێغەمبەرەکەیان کەوتن خوا سەری خستن بۆی براکانم ئەم دوو قسەیەی تاریخ ڕۆژی دەی محەڕەم دەرسی زۆری تێدایە دەزانن چێ شەهید کرا کاتێک کە ویستی بە خۆی بیگۆڕێ حوسەین شەهید کرا عليه السلام پێی نەگۆڕدرا بۆیە تۆ ڕوو بکە خوا ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض با خوا بیگۆڕێ نەک من و تۆ با خۆمان بگۆڕین إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم هەر کاتێ من و تۆ خۆمان گۆڕی باش خوای گەورە کامل وەزعەکەمان بۆ دەگۆڕێ سوێن بە رب العالمین